بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم، همو رمضانك كومل آزاري زور دوري دلمان أداء آزاري أمتي بيغمر صلى الله عليه وآله وسلم. أم رمضانش ديار آزار كان من لقل خلقي غزايا، لقل برسيتي أوانايا، لقل زحمتي أوانايا. ئێمەی ئومەت لەم دوورەوە تەنها هاوار و نەرکە و ناڵە و دوعایەکمان پێ ئەبڕێ و هاوارەکەین و ئەپاڕێنەوە بەشکم ڕەب العالەمین بە ڕەحمەت و بەزەی خۆی ڕەحمەت و بەزەی خۆی بەسەریانەدا ببارێ و دەرگای نەسڕەت بەسەر ئومەتا بکاتەوە. ئەم ڕەمەزانە زۆر حەزم ئەکرد لە خزمەتتانە بابەتێکی فکری باسکەم، بەڵام لەبەر ئەو جەوەی کە بەسەر موسڵمانانە بەگشتی لە جیهانی ئیسلامیە هاتووە ئەو زەحمەتیە گەورە، بابەتەکەم گۆڕیوە بابەتێکی ڕۆحی. لە ناو بابەتە ڕۆحیەکەشە زۆر پرسیارم کردو لە ژیانی خۆمە، ئایا چ شتێک زۆر تەئسیری لەسەر پەروەردەی ئینسان هەیە، لەسەر تەسکیە و تەربیەی ئینسان هەیە. لە زۆر گەورە پیاوم پرسیوە، دوو کتێبیان زۆر ئیشارەت پێداوە لەو بابەتە. یەکێکیان کتێبی ئیحیا علوم الدینە، یەکیان کتێبی حلیەة الئەولیاء. کتێبی حلیەة الئەولیاء کتێبێکە لەم سەر بۆ ئەو سەرباسی ئەولیای خوا ئەکە. ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم پڕپڕە لە وەلی زۆر گەورە گەورە، پیاوی زۆر گەورە گەورە، عابیدی زۆر گەورە، خواناسی زۆر گەورە، خەڵکانێک فعلەن بە حەقیقەت ناسیان کە دنیا چۆنە، ئاخرەت چۆنە، چۆن مامەڵە ئەکەن، چی ئەکەن، خۆیان دۆزیەوە. ڕەحمەتی خوا لە سوفیانی کوڕی عویەینە بێ کە ئیمامی ئەحمەد لێوە ڕیوایەتەکە ئەفەرمێت تەنزیل الرەحمەة عند ذکر الصالحین. ڕەحمەتی خوا دا ئەبارێ کاتێکە باسی صالحین ئەکەیت و باسی ئەو پیاوە گەورانە ئەکەی. محەممەدی کوڕی یونس ئەفەرمێ ما رأيت أنفع للقلب من ذكر الصالحين. هەشتێکم نەبینیوە بە ئەندازی باسکردنی صالح و پیاوە گەورەکان فائیدەی هەیە بۆ دڵی ئینسان کە بەرەو خواناسی بێنێ. بشری کوڕی حارث ئەفەرمێ حسبك أقواما موتى تحيا القلوب بذكرهم. کفایەتە ئەوەندەی کە قەومێک هەن خۆیان مردوون، بەس بە باسکردنیان دڵ زیندوو ئەکەنەوە، و خەڵکێکیشەن زیندوو بە سیرکردنیان دڵت ئەمرێن. بۆیە گەنج و شەبابی ئەمڕۆ ئێمە زۆر کات لەو با بڵێن فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتی یوتیوب و هەرچی پێ بڵێن تۆڕە جاڵجاڵەکەی ئەنتەرنێتە، هەندێک خەڵکی بێدین هەیە، سەیری مەکە ئەبەدەن، چونکە دڵت ئەمرێنێ. بە چۆن ژیان پێویستی بەوە هەیە، لاشت پێویستی بەوە هەیە، خواردن بخوا، خواردنەوە بخوا، دڵت پێویستی بە ژیانە. یەکێک لەو شتانەی کە دڵت ئەمرێنێ بینینی خەڵکی بێدینە، سیرکردنە، لە کۆڕدانیشتنە، گوێگرتن لێیانە، هەموو ئەوانە تەئسیرەکە. با خەبەرێکی مهمیش بڵاو کاتەوە، گوێ لێ مەگرە. نەزڕەی ئینسان، ئەولیا هەر هەمویان فەرمویانە نەزڕەی ئینسان تەئسیری هەیە لەسەر ئەخلاقی ئینسان، نەک سوحبەت و مانەوە لەگەڵ یەکترا، بەس بینین. بۆیە ئینسان زۆر ئەبێ ئاگای لێبێ و بزانێ لەگەڵ کێیە هەڵس و کەوتەکە و چۆن مامەڵە ئەکە. ئەولیاکانی خوا زۆرن، هەر لە ناو سەحابەیە عولەما ئەفەرمون هەر هەمویان خوا علم و ویلایەتی پێدابوو، هەموو ئەصحاب علم و ویلایەتیان هەبوو. لە زەمەنی تابعینەوە لە حەسەنی بەسریەوە ڕیزێک وەلی زۆر گەورە گەورەمان هەن، دواتر لە تابعینە کۆمەڵێک، هەت بەو شێوازە حتا ئەمڕۆ وە ژیان بە هیچ شێوازێ ئەولیاکانی لێ نابڕێن، وەلیەکانی خوای لێ نابڕێن. حتا وەکو ئەو کاتەی محەممەدی مەهدی دێ کە لە هەندێک لە فەرمایشتەکانە ئەفەرمێ وەلیەکانی خوا لە شام، لە حیجاز، لە یەمەن، لە عێراق، هەر هەمویان یەن و پشتگیری ئەکەن و تەئیدی ئەکەن. یەکێک لەو پیاوە گەورانەی کە ئەمانە بچینە خزمەتی بریتێ لە داودی طائی. داودی طائی کتێبی نووسراوی نییە، بەڵام ناوی ئەزرنگێتەوە لە جیهانی ئیسلامیە.
داودی طائی ساڵی 1965 کۆچی وەفاتی کردووە. هەتا ئێستا خەڵک زۆر بە گەورەی کەلیماتەکانی ئەڵێتەوە ژیانی باسەکرێ. داودی طائی لە ئەسڵا خەڵکی خۆراسانە، بەڵام لە کوفە لەدایک بووە. کە لەدایک بووە لەوێ وردە وردە گەشەی کردووە، دواتر مەڵبەندی عیلم لە جیهانی ئیسلامیا بەغداد بووە. وی چۆتە بەغداد بە خزمەتی ئیمام ئەبوو حەنیفە گەیشتووە، تەڵەبەی ئیمامی ئەبوو حەنیفەیە، لە خزمەت ئەوە ماوەتەوە تا فقهێکی زۆر و علمێکی زۆر گەورەی وەرگرتو. تەڵەبەکانی ئیمام ئەبوو حەنیفە پیان ئەوترێ عاقلی زەمانەکەی خۆیان، عاقڵترینی کەسەکانی زەمانی خۆیان بوون. کونیەکەی بریتێ لە ئەبوو سولەیمان. ئەفەرمێ ڕۆژێک لە ڕۆژەکان لە خزمەت ئیمام ئەبوو حەنیفە دانیشتە بوو. ئیمام ئەبوو حەنیفە دەرسەکانی شەرح کرد و پێوت: ئەی ئەبا سولەیمان، ئەمە الئەدات فقد ئەحکەمناها. ئەداتی علمیمان تەواو، چونکە علم هەر هەمووی ئەمە علمی ئالەتمان هەیە لە با بڵێن کە فەقێ دەسەکا بە خوێندن لە نەحو و سەرف و بەلا پێیان ئەڵێ علمی ئالەت علمێکی مەخدوممان هەیە کە قورئان و سوننەیە، کە لە پشتی ئەمانەشەوە شتێکی ترمان هەیە کە عەمەلە. بۆیە ئیمام ئەبوو حەنیفە فەرمووی ئەوە تا علمی ئەداتە تۆ تەواو مەزبوطمان کردووە، ئەداتەکانمان هەمووی پێ علممان وەرگرتووە. ئەڵێ داودی طائیش فەرمووی: ئەی لە دوای ئەوە چی؟ شتێکی تر هەیە لە دوای ئەوە ئیتر ئێمە دەستی پێ بکەین؟ فەرمووی: هەموو ئەم علمەکە وەری ئەگری لە قورئان، لە سوننە، خادم، مەخدوم، هەر هەمووی لە پێناوی چیە؟ لە پێناوی عەمەلە. فەرمووی: ئەوەی کە ماوە العەمەل به، ئیتر ئەبێ ئیشی پێ بکەی. داود ئەڵێ لەو کاتە من ناوبانگم دەرکرده بوو، خەڵک هەر هەمووی پرسیاریان لێ ئەکردم، جوابم ئەدا، ئەوە قەرەباڵغ بوو دەورم. ئەڵێ بیرم کردەوە ئەبێت چی بکەم، چۆن لەم وەزعە خۆم ڕزگار کەم دەستکەم بەکردەوە، ئیتر بەسە ئەبێ ئیشکەم. ئەفەرمێ یەکەمین جار چوومە خزمەت مەجلیسی ئیمام ئەبوو حەنیفە، بڕیارمدا قسە نەکەم. قسە ئەڵێ هەر پرسیارێ مەسئلەیەکیان ئەهێنا ئەمزانی، بەس قسەم نەئەکرد، خۆم ئەگرت. أفرمي والله وكانت المسألة تمر بي وأنا إلى الكلام فيها أشد نزاعا من العطشان إلى الماء البارد ولا أتكلم به. والله ككلمة مسألة كان هنا كسك شن تونيبه بو أوي كيفين كساردي بني حسكا بيخواته. أفرمي بوشي وازا حزم أكر قصيت ياكم وخوم أكر قسمنا أكر هيتش من أوت حرشي محاولة أن أكر هولي أنا دا رفيق برادر زماني خوي دا أخذ داود بهي شوازي قصينا أكر. أفرمي يك صالي رك أم جنقم لقل نفسي خو ما أكرت. بوي لما قوليك مشهوري أفرمي أجر عمري خومن لعلمي آلتا سرف كين فمتى يحارب. أم علمي آلتا بو جنقة أي كي جنقة كدسبئك كجنقة كبريتي لكردوا. بوي إما الحمد لله الرجانا علم زيادة كأمتي بيغمر صلى الله عليه وسلم أمتي إقراء حمو جارئتي تو تاريخ آيني وتوزع علم زيادة كدو فهمت زيادة كدو لما جيسيك علم دانشتوي حمو جارئ زيادة كي أي كي كردوي بيك كي إيشي بيك كي أكويت حركة وجولب أم خزمة جورة عمل كي دس بيك بويا داودي طائي يتر برياري دا دسكا بعمل كردو إيش كردني كي شون همول لحظة وكاتي كي جاني لبيناوي خويا سرفكا ولبيناوي دينا سرفكا سفياني كرعوينا أفرمي كاتباسي داود يا نكر أفرمي أبصر الطائي أمره شويني خوي جاي خوي دوزيوه أبو بطالبي عمل وازي لعلم هنا كعلم وازي لعلم هنا وبزونه في علم نبي أجرنا يكجلو كساني كعلماء باسي أكنالن أجر بيوستاي أبو سر مذهب شون إمام أبو حنيفة شون إمام مالك إمام الشافعي داود طائي أول أسيك علمي برزة قراري ذاك طالبي عمل بإشكا عبد الله كري مبارك أفرمي وهل الأمر إلا ما كان عليه داود الطائي آية إيشو كار هر أولني كداود الطائي بيجيش ويتر أو أخيرا كيتي بقيت حضوري أوبيا وجورا داود الطائي دسي كرب عبادته برستنيك يقول همك تكاني لحظات جياني خوي بسر لغفلتها بسرنا أبد همو لحظة طبعا إحسان العقيدة إما زور كاد إما علمي عقيدة أخوانين بس خدي عقيدة ناخوانين علمي عقيدة ويا وكتابنا أخوانين وفيربين طالما عقيدة لا أصلا بريتي لا عمل وكردوا شو كي مكاتك باسي إيمانك إن لسرتها عقيدة وكتعريفية كين
ألين إيمان بريتي لشي اعتقاد وعمل. اعتقادك أخوانين، عملك ناخوين. عملك بريتي لو تربية وتزكية إنسانك دروس بي وبي جورة أبي. بوي أفرمي جاري كان بيان ودوتيان أي داود هستكين الريش تنها أو دسي بياني شاني بياناهني هرا ودسي بياني الريشي أكي بوش شاني بياناهني فرموي إني عنها لمشغول من زور مشغول فريق وناكم كالريشي كمشانة ترتيب كان هربا دسيك الريشي أكا أفرمت كان روجي كي زور داودي طائل حياتي خويا نخوش أكود لبرو يك آياتي قرآن يخوندو كلا خزمتي أوستا باسي جنة وناري أكرد أو ندي أخوندو تكراري أكردو أفرمي الشيء وهبو بخزمة يك آيات لخزمة يك آيات أما يو بياني نخوش أكود أفرمي دراوسكاني همو بيانيك تأكيدي أنا كردو بزان ما ويا مردوه يعني الشوق إلا أمرت أو ند تكراري أكاتو أو ند أقريو أو ند لحضوري خوايا جاري كان أبي أسامة أفرمي منو سفياني كرعي نتونا خزمتي فرمي يا أخوة بخير بين رحمة لبا جاري كتير ميانا وبولان با مشغول مبن سفياني كرعي خوي بو خويش ولا أولياء كورا أبي أسامة بهمان شواز ربيعي كري أعرج أيارته أفرمي جاري شو خزمة داودي طائي أفرمي أمزاني كزور ميوان دوستا والله محتشي لمالا وني أفرمي وتم ميوان راناقري الله هيك شاري نما وتفرم على تشوم هيك قصي لقال أنا أكردم أو مشغول ومنيش مشغول خريج عبادات بوين أفرمي كبانجي دا هات دروا زور طبيعي بشويني طبيعي أسايا نشوفه مزجو بشويني تراشوا على وتم أي داود أم هو بيشو بنات كتاجيش نمزجو فرمي تنهال بروي خلق نمبينيتو أم رام نقلتو أو رام نقل برسارم لنا كانوا خريج طاعتي خوم ذكري خوم بمتاء ذكري خوم بمتاء أقرمهم وتمدير رحمتي خوال لي من ميواني كي جراني من راحتكم تنهاها تم وسطم بوك فرموي لخواي خود بترسه هميشه اقال لي دو اقل دايكو باوكد ما وزور شاكين لقلاك بهج لي وبدزيه افرمي السجار امي بو دوباره كرد موا لچوار من جارا فرموي اي هاوار بوتو للدنيا بالرجوبه رجو كرنا ورجو شكانا وكد لاخرتها به لخلقي دور كوروا زور تيكلي خلقي مكة بلام أقال لي لجماعتي مسلمان دا نبري لأمتي في غمر صلى الله عليه وسلم دا نبري جام كلمة زور قوري أفرمي واجتنب الناس غير تارك لجماعتهم خلق لي قري دور كوروا ليان برو خريج عبادتي خود بلام لعامتي مسلمان دا نبري شو كدابران لعامتي إيمان داران لصفات أهل أمتي في غمر صلى الله عليه وسلم نية زور قرنجة إنساني إيماندار همي غمي لقل جهاني إسلامي أبي لقل عالمي إسلامي أبي لقل مسلمان أبي كأول خالك زور قرنجة لإما ك بتوانين همو حياة من بريتيبه لوي ربطك ما نبي لقل جهاني مسلمانانا آزاري مسلمانان آزار من بدا خوشي كان يعني خوشي بيبينين لقل أوشاكا فضولة زيادة كردن زيادة تيكاليبون زور زر الأداء وتأتي لأمر يا تصور أكيد رفيق أو عندك كلابن أو عندك كلابن لقال لك ترى قصب ويكتر أجرنا وبأسك لدوابتك يشو مشاكل لبيني أنا نبي زورتي قلبين حتى مجالس من تصور كان مجالسي إما بردوام قصة كردني زور وبأس كردني زور أما الدأبي أوبيا وصالحة جورانني أبويا داودي طائلة وأنا خوي زور أبارزي أفرمي جارك بس سفياني كوري عيني فرموي اگر آبی سارد خواردو و خواردنێکی زۆر بە چێژت خوارد و لەناو سێبەرێکی جوانە ئاموشۆت کرد ئەی سوفیان ئیتر تۆ کەی چاوەڕێی ئەوە ئەکەیت و کەی مردنت خۆشەوێ کەی حەزەکەی بچیتەوە لای خوا فەرمووی سوفیان زۆر گریا وتی وەڵاهی تۆ لە حەقیقەتی دینەکە تێگەیشتووی ئەگەر ئینسان چۆن ناو مەلەذاتی ژیانەوە ئیتر کەی خۆشەویستی بۆ مردن ئەبێت چ وەختێک عبد الله كوري صالحي كوري مسلمي عجلي أفرمت شو مخزمت داودي طائي لكاتي مردنيا بيش مردني كزور نخوجو أفرمت سيرم كرت كل ريكي وشك شتيك ودزنوجي بي أجر چنشتانيكي بسيط لمالكي أبو على هيك ترم نبيني شاوم كرده وبملا بولا نو مالكي تشتيك به هيش تيك متي نبي تنها مشت بسيطة نبي هميشه خوي بمقصر ده أنا كاتك وفاتي كرد كمال الزانة لسري كوبنا
یەکێک لە زانەکان فەرمووی ڕەحمەتی خوا لە داودی تائی بێ، خوایە داوات لێ ئەەکەین بە عەمەلی خۆی محاسبەی مەکە، هێشتا بە عەمەلی خۆی محاسبەی داودی تائی مەکە. ئەمە زۆر کات غەڕا ئەبین و ئەزانین دووسێ کردەوەی بەسیطمان کردو ئیتر هیچمان نەهێشتوێتەوە. ئەم پیاوانێکی زۆر گەورن، زۆر ئاگیان لە مڕوئەتی خۆیان بووە. کەسێک کەڵەشاخی کرد بۆ داودی تائی، داودی تائی دینارێکی دایە، طبعا دینار زۆر بووە لەو کاتە. وتیان بۆچی دینارێکت دایە؟ درەمێک یا درەم و نیوە سعرەکەی خۆی بوو. فەرمووی ئەو کەسانەی کەوا مڕوئەتیان گەورەیە، مڕوئەتی خۆیان ئەپارێزن، مادە هیچ نییە ئەڕوا، مڕوئەتەکە گرنگە، کەسایەتی تۆ گرنگە، هێزی تۆ لە کەسایەتی تۆیە. فەرمووی عیزەت ئەو عیزەتەیە کە خوا لە تەقواوە پێت عەتاءەکە، دەوڵەمەندی بە ماڵ نییە، عزتیش بە عشیرەت نییە، ڕەفیقایەتیش بە خودی ڕەفیق نییە. بەو پەیوەندیە بەهێزەیە کە لە بینی تۆ و خودایە هەیە. فەرمووی جارێک وتی وەڵاهی وەسیەتتان بۆ ئەکەم خۆشەویستانم کە ئەم وەسیەتە بۆتان ئەکەم. ئەی داودە بە دۆستەکانی ئەڵێ خۆم خراپترین و ئەمانەم جێبەجێ نەکردووە، بەس پێتان ئەڵێم بەشکم یەکێ لە ئێوە پێی بگات و من ئەجرێکم دەست کرد. هەوڵ بدەن لە شوێنێکا بن کە خوا پێی خۆشە لەو شوێنە بن، قەت لە شوێنێکا مەبن کە خوددا جەلە جەلالوه پێی ناخۆشە کە لەو شوێنە بتان بینێ. ئاگاتان لێبێ زۆر حەیاکەن و شەرمکەن لە نزیکی خوا لە ئێوە و دەسەڵاتی خوا بەسەر ئێوە و دووری ئێوە لە خوا جەلە جەلالوه. ئەفەرمێ داودی تائی گوناهەکانمان واز لێ هێنا، واللهی لە دوای گوناهەکان شەرم ئەکەین لەوەی کە لەگەڵ خەڵکییا دابنیشین، نەبادا خوا فەزەحمان کە بۆ گوناهانەی کە هەمانە بە مەرجە گوناهەکانیان تەرک کردووە. ئەفەرمێ هەموو ئەعمالانەی کە ئەکەینەوە ئەم کردەوە جوانانەی کە بەرزی ئەکەینەوە هەمووی جۆرێک لە یەئسی تایە، هەمووی مەئیوسی کردوین، بەڵام دڵەکانمان تەنها یەک شت ئومێدی پێ ئەدا، ئەویش ڕەجایە کە خوا بە ڕەحمی خۆی عەفومان کە نەک بەکردەوەی خۆمان، چونکە خۆمان هیچ نین. ئەم ذیکری ئەم پیاوە ساڵحە لە خزمەتانە کە باسم کرد داودی تائی 1300 ساڵێک لەمەوە پێش ئەم پیاوە هەتا ئێستا دەنگ و ڕەنگ و ناو و بۆن و قسە و شەی لەناو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و سلم بەو جوهد و جیهادەکە کردوویەتی ڕەنگ ئەداتەوە و دەنگ ئەداتەوە. ئەگەر ئەتەوێ منافەسەکەی، ئەگەر ئەتەوێ بەقات لەسەر زەویە هەبێ، ئەگەر ئەتەوێ بەهێزبی، تەنها بەکردەوە بەهێزبی. ئێمە ئێستا فەقێ جوانەکانمان پێیانڵێن تاڵیبی عیلم، ئێمە تاڵیبی عەمەلمان ئەوێ لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەم پیاوە گەورانە، ئەم وەلیە صالحە گەورانە تاڵیبی عەمەل بوون. لەوە ئەچێ ئێستا ئێمە هەر هەموومان عیلممان هەیە بۆ شەو نوێژ سنەت، بەشێکە لە دینمان، کاممان تەو بەکارەکانی. بۆیە تاڵیبی عەمەل زۆر گرنگترە لە تاڵیبی عیلم. با عیلمی زۆرمان هەبێ، لە قیامەتە هەر یەکێک لە ئێمە پرسیاری لێ بکرێ وردەکاریەکانی علمی زۆر لە شریعەتی ئیسلامیە. هیچ موسڵمانێک نییە علمێکی زۆری لە شریعەتەکەی خۆیان کۆ نەکردوێتەوە، بەڵام کەممانین ئەوانەی کە ئەو علمێک کە وەرماگرتووە ئەیکەینە عەمەل ئیشی پێ ئەکەین. ئەم قسانە و ئەم وەلیە گەورانە کە لە خزمەتیانە ئەبین بەخوا ئینسان شەرم ئەکات. لەم زەمەنەی فیتنە و فەسادەیە ئینسان خەجاڵەتی ئەکێشێ کە باسی ئەم پیاوە گەورانە ئەکا، بەڵام ئومێدمە بە باسکردنی ئەمانە خوا دڵی ئێمە زیندوو کاتەوە، بەهێزمان کە بمان خاتە سەر ڕاستە شەقامێک کە بتوانین عەمەلێکی زۆر گەورەی بۆ بکەین. یەکێک بین لەوانەی کە ببینە کۆڵەکەیەک بۆ هەستانەوەی ئومەت لە عەمەل و لە کردەوە و لە ئیشە، نەک لە زمان و قسەیە. خوای گیان لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، ئیمانمان سەلامەت کە یا رب العالمین. خوای داوات لێ ئەکەین بمان کەرە ئەهلی عەمەل، خوای بمان کەرە ئەهلی کردەوەی چاک یا رب العالمین. تو گەورەی خۆت ئیخلاسێکی زۆر گەورەمان پێ عەتاکە، لە ڕیا بمان پارێزە، لە خراپەکاری بمان پارێزە، دڵمان پەیوەستکە بە دینەکەتەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان بەخوا ئێمە بە کۆڵی گوناهەوە ئەم ڕەمەزانە خۆمان کرد بە ڕەمەزانە، لەم مانگەیە تاکە ئومێدێک هەمان بێکردەوەکانی خۆمان نین. بەخوا پەروەردگارە بە ڕۆژوەکەمانە نانازین، بە نوێژمانە نانازین، بە ذیکر و ئەورادمانە نانازین، ئەبەدەن بە قسە و وتەکانمانە نانازین، تەنها و تەنها بە ڕەحمەتی تۆیە ئەنازین. ڕەجامان بە ڕەحمەتی تۆیە، هاوارمان بۆ لای ڕەحمەتی تۆیە.
يا إلهي داوال لي أكين برحمة بزي خوت وبكرم خوت عفو خوت بسرمانا ببارنا لمن خوش بيا رب العالمين خويا لمن خوش بيا أكرم الأكرمين خويا گناه بأشكرا كردو ما نعفو منك گناه بپنهان كردو ما نعفو منك گناه نمن